کە جەماعەت و جمعە واجب نییە، بەڵکو ئەمە کاتی خۆی بەنی ئومەیە دروستی کرد بۆ ئەوەی بیکاتە بڵندگۆیەک لە ڕێگەی مزگەوتەکان و جەماعەتەکان پەیامی دەولەی بگێنێ، پەیامی دینی سەلەفی کە دینی بەنی ئومەیە بگێنێ. ئەو کات ئەو وا دەڵێ، من فقط ئەو جوملەیە دەڵێمەوە، ئەگەر سەیری ئاەتەکانی سوورەتی جومعەش بکەیت زۆر بە دقیقی دیارە. یا ئەیوهە الذین ئامنوا ئیذا نودیە للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله. ئەو فەسعەوە زۆربەی ئەهلی علم بە ئەمر لێکی نادەنەوە کە تایبەتە بە ڕۆژی جومعەوە کە ئەوش فەرزێ زۆر گەورەیە لە ئاینی پیرۆزی ئیسلامە. پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام لە حەدیثێکدا ئەفەرمێت: الجمعة حق واجب على كل مسلم في جماعة. ڕۆژی جومعە، نوێژی جومعە حەقێکە، واجبێکە، فەرزێکە لەسەر هەموو کەسێک کە ئەبێ بێت بە جەماعەت بیکە. یەتر ئەو کەسە کەیفی خۆیەتی، چی مەرتەبەیەکی هەیە، چی مەنسەبێکی هەیە، چی ئیش و کارێکی هەیە، چی ئەوەی هەیە کە دەستی ناگا، چی خەریک کڕین و فرۆشتنە، حەقێکە و واجبێکە و لە قیامەت بەرپرسیاری بەرامبەری. ئیلا ئەم کەسانە نەبێت، ئیلا ئەربعة: عبد مملوك أو امرأة أو صبي أو مريض. کەسێک نەخۆش بێت، یا ئافرەتێک، یا عەبدێک مەملوک بێت، عەبد بێت لە لای سەیدەکەی بێت کە ئێساکە نییە، یا ئەوەتان منداڵ، ئەمانە واجب نییە لەسەریان. وەلە حەدیثێکی تردا ئەفەرمێت: ليس على المسافر جمعة. ئەو کەسەی کە ڕێبوارە لە سەفەرایە جومعەی لەسەر نییە. ئاگداری ئەوە بین کە لە نوێژی جومعەیە خوای پەروەردگار کاتێ بانگەوازیمان لێکا بدەین کۆششمان ئەوە بێت بین ئەو فەرزە گەورەی ئیسلامە جێبەجێ بکەین. خودای گەورە ئەفەرمێت نیدا بۆ ئیمانداران ئەگەر بانگرا حەی عەلە الصەلاة و حەی عەلە الفەلاح من یوم الجمعة، یعنی فی یوم الجمعة، ئەو مینە لێ بە معنای فی تێت، وەکو خوای پەروەردگار ئەفەرمێت: قل انظروا ماذا خلقوا من السماء، قل انظروا ماذا خلقوا من الأرض، يعني في الأرض. كاتي بانقدري للروج جمعة خداي قوراء فرميت: فاسعوا إلى ذكر الله. برن بري بكونوا خوتان حاضر بتسعوا إلى ذكر الله، ورن بولاي ذكر إخواك خطبة ونوجي جمعية. وذروا البيع، وذكرين فلوسن بهن زانايان همويان يقدنقن لفرع ويكاتي بانقرا ملا هاتا بان منبر يتكرين وفروشتن حرام لو كاتيا. اگر هنين بفروشي فاركت حرامة لكاتي بانقدان ما موسى هاتا بان منبر سلامي كردو بانقي دا. وذروا البيع، اتفاقا نسر وكا كرين وفروشتن لو كاتا حرامة. وذروا البيع، خدای گەورە فەرمێ واز بێنن لە کڕین و فرۆشتن. ذلكم خير لكم إن كنتم تعلمون. ئەوە گەلێ چاکترە بۆ ئێوە واز لە کڕین و فرۆشتنەکە بێن و بێن بۆ لای ذکرەکەی خوددا، ئەوە خەیرترە بۆ ئێوە لە دنیا و لە قیامەت. فإذا قضيت الصلاة، کاتێ نوێژ تەواو بوو، فانتشروا في